سەبارەت بەو دیلانەیەکەوە باز لەوە دەکراوە میوان بوون لە لای ڕێکخراوی بەدر لە دووس خورمات و دوای هەنگاوێکی باش لەلایەن قیادەی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆکە معزەز و مکەڕەم هەمویان گەڕانێتەوە نێو ماڵێک گەورەکەی خۆیان ماڵی یەکێتی نیشتیمانی کوردستان. دیارە پاراستنی کەرکووک ئێستا ئێمە لە ئێستادا اتفاقمان لەسەرەوە کردو هێزەکانی حەشدی شعبی مەرحەلە لە دوای مەرحەلە سەحب دەکەنەوە و پۆلیسی کەرکووک لە نێو شاریکەوە تا پۆلیسی کەرکووک بە قیادی بەڕێز لیوا خەتاب و هێزەکانی دیکە لە جیهازی مکافحەتی ئیرهاب و لە هێزی پۆلیسی اتحادی موجودن لە کەرکووک بە هەماهەنگی و بە تەنسیق و هەمومان ئێمە اشتراکەکەین و تەنسیقی تەواو لە بینمانە دروست دەبێت لە پێناو ئارامی و لە ڕۆژانی داهاتوو ژووری عملیاتی مشترەکەش دروست دەبێتەوە لە ڕۆژانی داهاتوو خەبەری خۆی وە سەبارەت دەموێت لێرەشەوە بڵێم سەبارەت بە ئیدارە و گۆڕانکاری لە ئیدارەکەش دەکرێت ئەوەش دەبێتەوە کاری ئەوەی دیسانەوە متمانە بۆ نیۆ پێکاتەکانی کەرکووک بگەڕێتەوە. ئەکید لەگەڵ لەسەر دووس خورماتوش قسەمان کردووە برادران خەمی ئەوەیانە کە بە زووترین کات هێوری و ئارامی دووس خورمات وەکو پێشوو بگەڕێت.